ئەم شەو لە دوای کاتژمێر 12:30 شەو ئەو شەقامەی کە ئێستا منی لێوەستاوم بە تەواوەتی و یەک پارچە ئاو دایپۆشی بوو کە لە دوای ئەو بارانە بە خوڕەی هەرێمی کوردستان و ناوچەکەی گرتەوە. جا ئەو ترافیک لایەتی تێراوەیە، ینی هەروەک دوکاندارەکان باسییان لەوە دەکرد کە هەموو ساڵێک بارودۆخی ئەم شەقامە ئاوایە. بە دیاریکراوی دوای ئەوەی کە تیمەکانی ژینگە پارێزی هاتن لە 12:30 بارانەکە دەستی پێکرد و کاتژمێر دوو بە تەواوەتی ئەم شەقامە ئاو بوو، ینی بە جۆرێک بوو ئاوەکە تاوەکو سەرەوەی ڕەسیفەکان هاتبوو. دواتر لە کاتژمێر 2:30 شەو کە تیمەکانی ژینگە پارێزی گەیشتن سرە منهۆڵەکانیان کردەوە و بە تەواوەتی مەزرەکانیان خاوێن کردەوە. لە کاتژمێر 3 و 7 خولەک ئیدی ئەو شەقامە ئاوی لێ نەما، بەڵام ئێستاشەوە ینی ئاسەواری دیارە کە دوێنێ شەویان تا چ شوێنێک ئاو ڕۆیشتووە. ئەو سارەکە لە ئاوێ گەلک باش بوو، گەلک باش بوو، مەزرایان خاوێن کردەوە هیچ ئەوەی نەبووە، مشکیلەی نەبوو. یەکێک لە خاوەنانی مێز دەیگوت زبر و زارەکەی بردووە. وەڵاهی ئەوجا من نەچیمە ئەو لای من نازانم. ئەو بەشێک کە مێزەکەی تۆی لێیە ئاوی نەهاتووە. ئەو سارەکە زۆر باش بوو، ئاو هەر نەستایە لەو هەموو بارانەی ئەو سارەکە زۆر باش بوو، هەر نەستایە. بەراورد بە ڕابردوو لە ڕابردوویان لە ساڵان ڕابردوو ساڵ لەوەی پێشتر وە بوو ئاو دەیبرد بەرەز ئەو سارەکە زۆر باش. باسی ئەوم بکە دوێنێ شەو لێرە بووی ئاو هەتا چێن دەرهات. والله ئەو حتا ئەو پایەتیە دوو پەنجە خواردتر حتى ئێران نەبوو. لێرە بووی کەلوپەلەکانت دەگواستەوە. بەێ دەوان دەژوورەوە سەربانی خاینکردنەوە و زبر هەموو تێرە. بای چەند زرتان پێکەوتووە؟ والله زرەکەی ئەو نییە، دیار نیە هەم بەسەوە بووە. باس گوت کەلوپەلەکانم دەبردە سەبانی، ینی گوت تا درەنج شەو نەخەوت تا کاتژمێر چەند لێرە بوو؟ حتا نوێژی بەیانی خاینکردنەوە تەواو بوو.